کۆتا ڕێگای شێطان دەرگای شێطان کە هێرشت بۆ ئەهێنێ بە تایبەتی لاو و گەنجەکان ئەمڕۆ بریتیە لە زۆرخەوی یەکێکە لە دەرگا زۆر ترسناکانی شێطان. تۆ 8 سەعات کە خەوتی بە تەندروستی خەوتی، لە 8 سەعات زیاتر تۆ نەخۆشی، لە 8 سەعات زیاتر وا نەزانی ئیسراحەتەکەی. بەعکسەوە ابن القیم ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ ئەفەرمێ ئەو کەسەی کە زۆر ئەخەوێ کۆمەڵی ئەزراری بەرەکەوێ، یەکێک لە زەرەرەکان لە دڵیەتی، دووهەم تووشی غەفڵەت ئەبێ، سێهەم لاشەی قورس ئەبێ، لە حەدی خۆی تەجاوزت کردوە نەزانی لاشت ئیسراحەتەکە و چا لاشت قورستر ئەبێ، چونکە نەفسی ئینسان طەبیعەتی ئاوایە. ئەگەر لە 8 سەعاتی خۆی زیاتر خەوت کە کردت بە 9، ئەویش هەوڵ ئەدا پێت بکاتە 10، پێت بکاتە 11، پێت بکاتە 12، ئیتر وردە تۆ لاشت قورس ئەبێ. تازە لە خەو هەڵەساوی هەم خەوت دێتەوە. ئەی گەنج، ئەوە هۆکارەکەی زۆر خەویتە. ئەبێ ئینسانی موسڵمان کۆنتڕۆڵی خەوی خۆی کردبێ. زوو خەوتن ڕەمەزان فێری کردی، زوو بخەوە، زوو هەڵسە. ئێمە ئەتوانین عادەتەکان بگۆڕین. ئەم فرت و فێڵانەی شێطان ئەبێ ئاگامان لێبێ. زۆرخۆری، زۆر بڵێیی، زۆر تێکەڵی، زۆر سیرکردن، زۆر گوێگرتن، زۆر خەوتن، ئەمانە دەرگاکانی شێطانە. دات خست دەرگال لە شێطان داخست، دات نەخست لە دوای ڕەمەزان هیچ شتێکی خۆتە پێ کۆنتڕۆڵ ناکرد، ئەچیتەوە سەر بار و حاڵی خۆت. ڕەمەزان ویستویەتی فێرت کە دەرسێکت دابدا کە تۆ خۆت کۆنتڕۆڵی خۆت کەی، خۆت بتوانی شێطانی خۆت ببەسیتەوە. تۆ لە ڕەمەزانە لە سەفی جەماعەتە جەنگت لەگەڵ خەیاڵاتی خۆتا کرد و خەیاڵی خۆتە ڕائەگرت لە خراپە. چۆن ئەبێ لە دوای ڕەمەزان دەستکەیتەوە بۆ شێطان و دەرگاکانی بۆ بکەیتەوە، یاساکانی ژیانی خۆت بگۆڕە. ئینسان ڕەب العالەمین زۆر مەجالاتی ئەداتێ بۆی خۆی نوێ کاتەوە، خۆی بگۆڕێ. ڕەمەزان یەکێکە لەو دەرفەتانەی کە خوا بە تۆی داوە بۆ نوێبوونەوە. ئەکرێ ئینسانی موسڵمان خۆی نوێ کاتەوە. فرسەتێکی زۆر گەورە خوا پێ عەتا کردووی لەم ئەخیری ڕەمەزانەوە بڕیار بدە خۆ نوێکردنەوەت، خۆ تازەکردنەوەت، تەجدیدی حەیات و فکر و ذهنت هەمووی بکەرەوە، هەموو دەرگاکان تەزیق کە و بچووک کەرەوە لەسەر شێطان. لەعەلە تۆ یەکێکی لەو کەسانەی کە ئەبیتە خواردن و غیذاء لەناو کۆمەڵگا دەرونی خەڵکی موسڵمانان پێویستیان بە تۆ ئەبێ، لە قیامەتیشە بەهۆی تۆوە خەڵک بەر شەفاعەت ئەکەوێ و شەفاعەتی بەر ئەکەوێ.